دێمە سەر باسەکانی مامۆستا عەبدولەتیف و یەکێک لە نوقتەکانی کە ئیسارەی کردوون ئەوەیە کە ئەفەرمێ ئەو فکری توندڕەوێتی و تەکفیریەی کە هەتانە یعنی سەرکێشێ بۆ خوێنڕێژی و بۆ کاولکاری. ئەنجا ئەمە بە شێوەیەکی گشتی ئێڵێ ئەو ڕەد لە من ئەداتەوە، بەڵام من تێکەڵ بە کۆمەڵێک شتی تر ئەکات. یەکەم جارە تەکفیرکردن ئایا ئەگەێنێتە خوێنڕێژی، بیگەێنێ یا نەیگەێنێ، مادام تەکفیر ئەحکامی شەرعیە، ڕوونکردنەوەی زەروریە. تەلاقدانێک بۆ کەسێک یا بۆ دیاردەیەکە بۆ بە تەلاقدانێکی زۆر وەکو لە سلەیمانی ڕووەدا کە باز لە تەلاقدانەکە و ئەحکامە شەرعەکانی بکەی، بڵێ وەڵا ئەمە ئەبێ بە دەلیل بۆ ئەوەی خەڵکێک زۆر تەلاق بدا، ئەمە من هێوە ناکە ئەحکامە شەرعەکان ڕوون بکرێنەوە. خولع بۆ نمونە داواکردنی جودابوونەوە، ژن کە داوا بکە لە مێردەکەی جودا بێتەوە، لە ناو کووردا زۆر معروف نییە، ئەحکامە شەرعەکان ڕوون نین. یەکێک ئەگەر خولع ڕوون کاتەوە باسەکان و ئەحکامەکان و دەلیلە شەرعەکانی لە قورئان و حەدیثەوە بهێنێتەوە ڕوونی بکاتەوە، دوای ئەو قسەیە دیاردەیەک دروست بێ ئافرەتانێکی زۆر داوای جیابوونەوە لە مێردەکانیان بکەن، دوای کە مارەیەکیان بۆ گەڕێنەوە، ئەبێ بڵێن سەبەبی ڕوونکردنەوەی ئەحکامە شەرعەکان بوون، ئەمەیە وای کردو کە تەلاق دروست ببێت یا ڕێژەی تەلاق بەرزتر ببێتەوە، بەرزی بکاتەوە یا نەکاتەوە، تۆ مکەلەفی بە ڕوونکردنەوەی ئەحکامە شەرعەکان. تەکفیرکردنی ئەو کەسانەی کە خوای گەورە بە کافری داناون، یان پێغەمبەری خوان یا بە ئیجماعی عولەما، بە ئیجماعی سەحابە و عولەمایە بە قیاسێکی ڕاست ئەوانە بە کافردانراون، بەیانکردنی ئەم حکومە شەرعیە عیلاقی بەسەرەوە نییە زاهیرەی تەکفیر زۆرە بێ یا زۆر نابێت. لەبەرەوە قسەکەشت لە شوێنی خۆی نییە، ئەمما دەلیلە بێ بۆ ئەوەی کە خوێنڕێژی دروست ببێت. جاخۆ ئەگەر وا وایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بە موشریکانی قوڕەیشی ئەفەرموو ئێوە هیچ نین و لەسەر هیچ دینێک نین، ئێوە ڕاست ناکەن کە لەسەر دینی ئیبراهیمن، ئێوە بتپەرستن، ئێوە مشریکن، خۆتان و باوکو کەس و کارتان کە بە بتپەرستی ڕۆیشتووە. و ئەمەش گەیاندی ئەوەی کە دوای مەرحەلەیەکی داهاتوو ببێ بە جەنگ و بەدر و شەڕەکانی تر یا جەنگەکانی تری تیا بەرپا ببێ. ئەمە مەعنای وانە بێ ئەحکامە شەرعەکان واز لێ بێنین بە قسەی جەنابەت بۆ ئەوەی خوێنڕێژی ڕوو نەدا. خوێنڕێژی لە بینی پارتی وێژێتیە 36,000 کەسی پێشمەرگەی لێکوژراوە، جگە لەو هەموو مەعەوەق و زیندان و مەحرومبوون و تاڵانکردنی ماڵی یەکتری و بە ئەنفالکردن و بەجارە 630 ماڵی یەکێتیەکان هاتنە سلێمانی لە هەولێرەوە پارتی دەریکردن، 825 ماڵی پارتیەکان لە سلێمانیەوە یەکێتی دەریکردن بۆ هەولێر. ئەی ئەمانە بۆ باز ناکەیتەوە، باشە خۆمە شەر خوێنڕێژین، ئەمەش هەڵ جەریمەن، ئەمە تاوانکردنن. لە پای چی؟ تۆ لە بەیانکردنی ئەحکامی شەرعی ئەوەندە متتەهەمام بکەی وەڵامە دەلیلێ بێ بۆ خوێنڕێژی. ئێمەڵێن ئەحکامە شەرعەکان ئاوان، ئێمەڵێن حکمی کادری حیزبی ئاوایە، حکمی پێشمەرگە ئاوایە، حکمی ئەم شەڕە ئاوایە، حکمی چوونت بۆ بەرەکانی شەڕ ئاوایە. ئەمە دەلیلمان، ئەمە قورئان، ئەمە حەدیثە، ئەمە شتێکی، ئەمە بەیانکردنی حکمن. ئەنجا ئەبێ بە سەبەبی خوێنڕێژی ئەبێ یان نابێ بە سەبەبی خوێنڕێژی، ئەمە عیلاقەی بەسەر واقعێکی ترەوە هەیە کە عیلاقەی بەسەر دەقەکانەوە نییە. تۆ بۆ خەڵک ڕوونکەیتۆ بڵێ لا ئیلاهە ئیلا الله، یعنی نەفی ئالیهە و تاغوت و ئەرباب و ئەنداد بکەی، ئەبێ بڵێ وەڵامە دەلیلە بێت لەسەر خوێنڕێژی. ئەمە ئەحکامە شەرعەکانە کە پێغەمبەران هێناویانە سەلامی خوایان لێبێ. پێغەمبەرێکی بەڕێز هاتۆتە ناو بازاڕ و باسەکانی مکیال و میزانەکە لە ناو بازاڕ و پێیانە فەرمێ ئەمە غەڵەتە، ئەمە نابێ، ئەمە نابێ. تۆ ئێستا ناوێری باسی بیرە نەوتەکان بکەی، باسی بیرە نەوتەکان هەر باسی مکیال و میزانەکەی و پێغەمبەر عەزیزەیە. تۆ ناوێری باسی شەبەکاتی لیواڵتە بکەی کە خوا ئەیزانێ ئێستا 2,000 کەس 2,000 کەس بە ئێواران لە دەوروبەری سەید سادق قەریکی هەتی و بازین. تۆ باسی نەربازیەکە ناکەی، لە ترسا باسی بانگەوازی سەیدنا لووت ناکەی. ئەی تۆ پێ دوایە گەر باسی ئەوەمان کرد وەڵاو 2,000 کەسە ئیحراجە بن. یا شەبەکاتی هەتی و بازی کە مەسوولەکانی یەکێتی لە سلێمانیا بە ناوی وەرزشی وەرزشکاریەوە کردویانەوە، یا بە ناوی یانەی وەرزشکاری و کەمال الئەجسام و جوانی جسم و لەم جۆرە شتانە. بەیانکردنی ئەحکامە شەرعەکان پەیوەندی نە بە تۆ هەیە، نە بە یەکێکی ترەوە هەیە، نە بە واقعێکی ترەوە هەیە. بەیانکردنی ئەحکامی شەرعی عیلاقەی بە کاردانەوە نییە. ئەجینا ئەگەر وا بە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام چۆن ئەیتوانی بڵێ لا ئیلاهە ئیلا الله؟ بەو قەومەی کە فەرموو لا ئیلاهە ئیلا الله چێ بەرامبەری نەوەستایە؟ حتا ئەو کۆی لە قولەی ئەکرداوە فرۆشرا بەرامبەری وەستا بوو.
ئەو داماوەی کە بە قەرزاری کرابوو بە کۆی لە بەرامبەری وەستایە، ئەو سەروەتمەندەی کە بەس عیلاقەی بە پارەوە هەبوو یا ئەوەی بە شەرابەوە هەیبوو یا ئەوەی بە زیناوە هەیبوو بەرامبەری وەستایەوە، جگە لە دەسەڵاتدارانی دارن نەدووە قوڕیش، واتە پەرلەمانەکەی قوڕیش کە چاکتر و شەریفتر بوو لە پەرلەمانەکەی لای تۆ لە کوردستان. ئەم پێغەمبەرە عەزیزە عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەم بانگەوازەی بە لا ئیلاهە ئیلەڵڵا کە شەرح کرد، باسی ئەوەی نەفەرموو کە چیتان لێ بەسەردە، کەیفی ئێوە کەیفی خۆتانە، ئەمە ڕێگایە کە پێویستە بیگرن، ئەحکامە شەرعەکان ڕوونکردنەوەیان پێویستە.